سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی بیکەی فۆڕ یادارمە میشە باش بن. ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز کاک سەید ئۆرامی هاتین بۆ شاری لەندەن لەسەر داوای کاکە سەید هاتین مۆمەطعەم ئەربیل. بەڕاستی خواردنێکی زۆر خۆشیان بۆیە ناوین و سێرفسێکی زۆر جوانیان کردوون. کاک سەید سڵاو سەر چاوەکانم. کاک سەید چۆن مەطعەم ئەربیل هەڵبژارد لە شاری لەندەن؟ وڵی کاک ئیدریس جەنابی کاک ئیدریس خۆی شخصی ناسم و لە مێژە بەڕاستی دەرگای شێشخانەکەی ئاوەڵان کردووە لە بەرامبەر چالاکیەکانی ڕەوەندی کوردی و کۆمەڵی کوردی بەرتانیا. ئێمە چەند جارێک لێرە کۆڕمان بەستووە و ڕستورانتی داخستووە ئەو کاتەی بەخشیوە بە ئێمە بەبێ بەرامبەر، یعنی لە خزمەتی پەنابەرە خۆشەویستەکانە و خزمەتی هاوڵاتیانی کووردە. بێگومان خواردنی ئەوڕۆ کە چالاکیەکمان هەبوو لێرە وتماڕۆی نوێ تاقیکەرەوە پێما بێت تۆزێک تاقی کردەوە نازانینەوە خۆت بڕیار بە خۆ بڕیارەوە. بینەرانی بەڕێز کاک سەید هەورامی بچێتە هەر شوێنێکەوە و شوێنە زۆر ینی پرۆفێکت و زۆر خۆشە خواردنەکەی و تێستیشی خۆشە. کاک سەید دەزانێت لە خواردن تێستکە شەر نییە بۆ ێستا من حەزم لە ڕەنگی پەمایی بێ حەزی لە ڕەنگی ڕەش بێت. بەڵام من وەکو ئەو خواردنی کە من داوایە بێگومان خواردنەکانیان خۆشە و کەبابی جیاوازە و ماسیەکەیشی جیاوازە. بەڕاستی ئەوەی باشە کاگین کاک ئیدریس شتەکانی فرێشن، شوێنەکانی کێشەڵیم فرێشە، بەڵام من بە چای خۆم بینیمە کە فرێشە. ئەو ماسیە یعنی ئەوە نیە بەستبێتی ئەو شتانە، یعنی کە ئیمڕۆ ئۆردەری کردووە ڕۆژانە بۆ یەت لەسەر زاری قسەی خۆی تا خۆشم بینیم ئەوە. یعنی تۆ بە بینەرانی بەڕێزی کەناڵی بیکەی فۆڕ ئەڵێی وەرن بۆ لەندەن بۆ مەطعەم ئەربیل، هیوادارم تاقی بکەنەوەی بێنێرە. لە کۆتاییدا کاک سەید چیت هەیە بۆ ئەو مەطعەمانەی تر؟ لە کۆتاییڵم کەبابەکە و سار بیۆ بیخۆ دەستیان خۆش بێ و لە شیان ساغ بێت. ئێمە دەستخۆشی هەر لە برا خوشکەکەین کە لێرە حتا مەعیشت بۆم هەڵماڵی خۆیەکە دەستخۆشیەکەین دوعای لە ساغی بۆ خوازین خۆی گەوتە تەوفیقیان با و لە شیان ساغ بە چکە هەر کوردێک لە وڵاتە سوودمەند بێت، یان تەنانەت سوودەکەی بەس بۆ باخەڵی خۆشی بێت دڵیان باخەڵێکی دیکە لە کوردستان لەگەڵ یا ئاوەدانە بێتەوە. یا ڕەبی هەموو کوردی لە وڵاتە لە شتاق بێت و دوور بێت لە بەڵام سیبێت. بینەرانی بەڕێزی کەناڵی بیکەی فۆڕ، کاک ئیدریس خاوەنی ئەم ڕیستۆرانتی ئەربیل لە شاری لەندەن حەزێکە قسەمان لەگەڵا بکە، بەس خۆی میوانێکی زۆر لێرەیە و خۆیێکی خواردن دروستکردنە. دانیشن بەخۆشی و من و کاک سەیدیش بێەوە ناخۆش خواردنەکە خۆین. کەناڵی بیکەی فۆڕ لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی بیکەی فۆڕ.